مرجي چوارم براكان الندم على ما فعل من المعصية پشیمانی پشیمان بیت لەو تاوانانەی کە کردوتە پشیمان بیت لەو تاوانانەی کە کردوتە یعنی دەبێ لە دڵەوە هەست کەیت کە تۆ کارێکی غەڵەتت کرد کارێکی هەڵەت کرد و زۆر بەداخیت و بەپەرۆشیت چونکە تووشی ئەو هەڵەیە بوویت و زۆر لێی پەشیمان بیت نەک بڵێیت ئەو ڕۆژانەی کە چەتەیەتیت دەکرد و دزیت دەکرد و عەرەقت دەخواردەوە و زینات دەکرد و کاری حرامت دەکرد بڵێ وەڵای خوای گیان تۆبە بەڵام ئای ڕۆژانێکی خۆش بوون بیرەوەریەکی خۆشە ئەوە تەوبە نییە الندم على ما فعل من المعصية کە ئیمانی تۆ گەیشتە ئەو ڕادەی زۆر پەشیمانیت زۆر شەرمەزاریت چۆن من ئەوەم کرد کە پەشیمان بیت ئەوە ڕوکنێکی تر مەرجێکی تری تەوبەت تێدا قبوڵە ئەی کە پەشیمان نەبیت وەڵا خۆ من تەواو بڕیارم داوە ناچمەوە سەری بەڵام ڕۆژانێکی خۆشیش بوون نە ئەمە تەوبە نییە و تۆبەیەت لێ قبوڵ ناکرێ کەواتە دەبێت ئینسان بە زۆر پەشیمانی و بەداخەوە بگەڕێتەوە لای خوای پەروەردگار